وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵا گولەن. حیکمەت چییە لە هەژمارکردنی عومەری کوڕی عەبدولعەزیز بە خەلیفەی پێنجەم لە کاتێکدا حەزرەتی حەسەن و حەزرەتی موعاویە ڕەزای خۆیان لێبێ لە پێش ئەوەوە بوون؟ ئەم بابەتەوە بزانم هەتا ئێستا نەبووەتە جێی باسی ئەهلی کەلامیش، بەڵام مادام پرسیارێکە و هاتووە بە زەینی کەسێکدا هەوڵ دەدەم ڕوونی بکەمەوە. خەلیفەی ڕاشیدین چواردانە بوون، هەمووان لەسەر ئەمە کۆکن. ئەوانیش بریتی بوون لە حەزرەتی ئەبوبەکر، حەزرەتی عومەر، حەزرەتی عوسمان و حەزرەتی عەلی ڕەزای خۆیان لێبێ. ئەم چوار کەسە شکۆدارترین و جوانترین و کامڵترین و مەزنترین خەلیفەکانی پێغەمبەری سەردارن سەڵی الله عەلەیه وسەلەم. لە دوای خەلافەتی ڕاشیدینەوە بەڕێوەبردنی کاروبارەکان کەوتە دەست بەنی ئومەیە. پاشماوەیەکی کەمیش لە نێو موسڵماناندا هاوکات لەگەڵ بێخەوشی و دڵسۆزیدا ڕۆحی خەلافەتیش زەبری پێکەوت. ئیدی بابەتەکە بووە دەسەڵاتداری و باڵەخانەکان لێوان لێو بوون لە ڕازاندنەوە و خۆشگوزەرانی. بارودۆخەکە وای لێهات لەبار بوو بۆ گەشەکردن و دەرکەوتنی کەم و کورتی ڕۆحەلاوازەکان. لەگەڵ ئەوەشدا هەموو ئەمەویەکان کەسانی پوچ و خراپ نەبوون، لە نێویاندا مرۆڤانێکی مەزن هەبوون کە تەواو ئاگاداری قورئان و فەرمودە پیرۆزەکان بوون. بەڵام هێندە هەبوو کە ئەو خێزانە ئیدی ڕووی لە خراپبوون بوو. لەو کاتەدا بوو کە لەو خێزانە واتە لە چێڵگەی دڕک و داڵەکاندا گوڵێکی نادیدەی وەک عومەری کوڕی عەبدولعەزیز پشکوت کە شانی دەدا لە شانی خەلیفەی ڕاشیدین. یەکێک لە دیارترین ئەو تایبەتمەندیانەی عومەری گەیان دەلووتکە ئەوە بوو کە لە ناکاوێکدا توانی سنووری ئارەزوە جەستەییەکانی تێبپەڕێنێت و لە جێی جەستەی ڕۆحی دابنێت و لە جێی نەفسی دڵی دابنێت و لە هەموو کارێکیدا شوێن پێی پێغەمبەری سەردار هەڵگرێت و وێڵی ڕەزای خوای گەورە ببێت. ئەمە شتێکی ئاسان نەبوو، بە تایبەتیش بۆ ئەو، چونکە ئەو کەسێک بوو ژیانێکی شاهانەی نێو باڵەخانەکانی هەبوو. هەموو ڕۆژێک دەڕۆیشتەڕا و لە بازنەی حەڵاڵدا دەیخوارد و دەیخواردەوە و چێژی لە شتەکان دەبینی. کەسێک کە لە کۆمەڵگەیەکی 200 ساڵ دوور لە سەردەمی بەختەوەریدا گەورە بوو، کۆمەڵگەیەک کە لەو داینەمۆیانەش دوور کەوتبوویەوە کە ئەویان هێنا بۆ بوون و کوڕی خێزانێک بوو بەو هەموو دەست بڵاویە مادیەوە. شتێکی زۆر سەخت بوو کە بتوانێت لەو قاڵبە بێتە دەرەوە. کاتێک سولەیمانی مامی لە سەرەمەرگدا بوو، لە جێی کوڕەکەی خۆی عومەری کوڕی عەبدولعەزیزی هەڵبژارد بۆ شوێنگرتنەوەی کە لەسەری دایکەوە کوڕەزای حەزرەتی عومەری کوڕی خەتابی دەکرد. خەڵکیش ئەوەیان قبول کرد و بەیعەتیان پێدا. عومەر لەو ڕۆژەوە کە خەلافەتی درایە دەست، هاتەوە هۆشخۆی و لەسەرەوە بۆ نوچی پێ هەموو ئاکارێکی خۆی گۆڕی. ئیدی عومەری دوای وەرگرتنی خەلافەت عومەری جاران نەبوو. عومەری نوێ بووە ئەو کەسەی کە لە ڕۆژی وەرگرتنی خەلافەتەکەیەوە هەوڵی زیندووکردنەوەی سەردەمی خەلافەتی ڕاشیدینی دەدا و ڕوبەڕووی خراپە و تاوان دەبووە و ڕێگای نوێی بەرەو چاکە لێدەدا و کاری بۆ خێر و چاکە ئاسان دەکرد. بووە ئەو کەسەی کە بەری بەناحەقی گرت و جەنگی لە دژی زوڵم ڕاگەیاند. عومەری کوڕی عەبدولعەزیز بووە ئەو کەسەی کە ملوانکەی ملی خێزانی خۆی لێ کردەوە و ناردی بۆ خەزێنەی دەوڵەت. دەیگوت شتێکی وەها بۆ من جوان نییە و سەروەت و سامانی خۆی کە گومانی لێی بوو دایە خەزێنەی دەوڵەت و کونجێکی کردە بەری و بووە سەرداری دەوڵەت. سنوورەکانی ئەو دەوڵەتەی عومەری کوڕی عەبدولعەزیز سەرکردایەتی دەکرد دەریاچەی ئارال و ناوچەی ماوەڕاء النەهر و ئەفغانستان و تورکستانی ڕۆژئاوا و تاشکەند و بوخارا و سەمەرقەند و لە ڕۆژئاوای ئەفریقاشدا جەبەل تاریق و فاس و تونس و جەزائیر و میسر و سووریا و لیبیای لەخۆ دەگرت و نزیک دەبووەوە لە سنووری ئەنادۆڵ. بەڵێ نیوە دوورگەی عەرەب بە تەواوی فەتح بوو. مەملەکەتەکانی کەنداوی بەسرا خرابوو نەژێر دەسەڵاتی ئیسلامەوە. عومەری کوڕی عەبدولعەزیز تاکە حاکمی وڵاتێک بوو کە چل ئەوەندەی تورکیای ئێستا دەبوو، لەو شوێنانەدا تاکە خەلیفەی خوای گەورە بوو. لە هەمان کاتدا وەک هەژارترینی مرۆڤەکانی ئەو سەردەمەی خۆیشی دەژیا. زانابەڕێزەکانی فەرمودە دەڵێن لە سەردەمی ئەودا موسڵمانان کەسێکیان دەست نەدەکەوت خێر و زەکاتی خۆیانی پێ بدەن.
پێغەمبەری سەرداریش صلی الله عەلەیه وسلم لە کاتی خۆیدا هەواڵی ئەمەیدا بوو فەرموو بووی ڕۆژێکدا دێت زەکاتی سامانتان دەردەکەن و دەگەڕێن بۆ کەسێک پێی بدەن بەڵام کەستان دەست ناکەوێت ئەمەواتە گشت کەسێک دەوڵەمەند دەبێت و لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا ئەمە بینرا ئەو بوو بووە سەرکردەی دەوڵەتێکی ئاوەها ئەو 2 ساڵ و چەند مانگێک ئەو دەوڵەتە بەڕێوە دەبات بەڵام بەرهەمەکەی بۆ چەندین ساڵ بەردەوام دەبێت لە هەموو کایەیەکی ئەو دەوڵەتەدا چاکسازی دەکات کە دواتر سنوورەکانی دەگاتە ئەندەلوس هەموو ئەو تێڕوانینە هەڵانن لەناو دەبات کە هەتا ئەو ڕۆژە سەبارەت بە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر دروست بووە بە ئاشکرا بازدەپایی بەرزی حەزرەتی عەلی ڕەزای خوای لێبێ دەکات و کۆتایی دەهێنێت بەو بێڕێزیانەی هەتا ئەو ڕۆژە هەندێک کەس لا وتارەکانیاندا بەرامبەری دەیکەن و بە یارمەتی ئەو ئاەتەی هەتا ئەمڕۆکەش لە وتارەکاندا دەیخوێنین بەڕاستی خوا فەرمان دەدات بە دادپەروەری و چاکەکاری و یارمەتیدان و بەخشندەیی بە خزمان و قەدەغە لە گوناه و تاوان و دەستدرێژی دەکات بۆ سەرماڵ و نەفس و ناموس و ئامۆژگاریتان دەکات بەشک و پەندی لێوەربگرن و تێفکرن سینجی خۆی دەکاتە قەڵغان لە ڕوبەڕووبوونەوەی زوڵم و بەدڕەوشتی و تاوان و زیادەڕۆیی و تەندروست بیر دەکاتەوە و ژیانێکی عابیدانە و زاهیدانە دەژی ئەو هەلومەرجەی کە عومەری کوڕی عەبدولعەزیزی تێدا بوو بواری ئەو شێوە ژیانەی نەدەدا کە ئەو هەڵی بژارد بەڵام سەرباری ئەوەش ژیانی بەو شێوە بەرزە و هەبوونی کەسایەتیەکی خاوێن و بێخەوشی هاوشێوەی کەسایەتی یەکەمین خەلیفەکان ئەوی گەیاندە ئاستی مرۆڤی سەردەمی بەختەوەری لەم ڕۆوەیە کە دواتر هەندێک کەس لە دەرحەقیدا دەڵێن نوێکەرەوەی سەردەمەکەی خۆیەتی و لەو قسەیەشدا لە سەرحەقن و هەندێکیش گوتویانە کە ئەگەر خەلیفەی پێنجەم هەبوایە ئەوە عومەری کوڕی عەبدولعەزیز دەبوو ئەمەواتە ئەگەر پێویست بوایە خەلیفەیەکی دیکە لە دوای 4 خەلیفەی ڕاشیدین و لە ئاستی ئەواندا بەهاتایە ئەوە بە دڵنیاییەوە عومەری کوڕی عەبدولعەزیز دەبوو بەڵام بابەتی بەراوردکردنی عومەری کوڕی عەبدولعەزیز بە حەزرەتی حەسەن و حەزرەتی موعاویە و ئەوەی کە ئەومان لەوان پێ باشتر بێت ئەمە شتێکە لە دەرەوەی توانای هەڵسەنگاندن و بەراوردی ئێمەدایە لەسەر ئەم بابەتە پرسیار لە حەسەنی بەسری ڕەزای خوای دەبێ دەکرێت کە خۆی یەکێکە لە پێشەواکانی تابعین و لە تەمەنی منداڵیدا ئەو شەرەفەی پێبڕاوە کە یەکێک لە خێزانەکانی پێغەمبەری سەردار صلی الله عەلەیه وسلم کردوێتیە باوەش و پێی دەگوترێت کە بەراوردێک بکات لە نێوان پلە و پایەی عومەری کوڕی عەبدولعەزیز و حەزرەتی وەحشی ئەویش لە ڕووی فەزیلەتی گشتیەوە واتە لە ڕووی بینینی پێغەمبەری سەردار و وەرگرتنی فەیز لە خودی خۆیەوە دەڵێت عومەری کوڕی عەبدولعەزیز تەنها دەگات بە ئاستی تەپوتۆزی لوتی ئەسپەکەی وەحشی ئەمە لەبەر ئەوەیە کە حەزرەتی وەحشی یەکێک بووە لە هاوڵان و عومەری کوڕی عەبدولعەزیز هاوڵ نەبووە دەگونجێت بە هەندێک تایبەتمەندی خودی عومەر زۆر لە پێشتریش بێت بەڵام ئەوە هەیە کە فەزیلەتی ڕەها بۆ هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری سەردارە دەگونجێت لە فەزیلەتە تایبەتەکاندا کەسێک بەسەر ئەوانی تردا سەرکەوێت و لە پێشتر بێت بەڵام لە بابەتی فەزیلەتی ڕەهادا ئەوەی لە پێشەوە بێت هەر خۆی لەو پایەیەدا دەمێنێتەوە کەوا بوو شتێکی گونجاو نییە عومەری کوڕی عەبدولعەزیز بەراورد بکەین بە حەزرەتی حەسەن و حەزرەتی موعاویە ئێمەمانەن حەدی داوەریکردن و لێپێچینەوە و بەرز نرخاندن یاخود ڕەخنەگرتنمان لە جیاوازی پلەپایی ئەو کەسانە نییە ئەوان کەسانێکی هێندە بەرزن کە لە ئاسمانی پێغەمبەریەتی حەزرەتی سەرداردا صلی الله عەلەیه وسلم گەشەیان کردووە و خۆراکی ڕۆحی جۆرا و جۆریان وەرگرتووە و لە ڕەهەندە جیاوازەکاندا پێشکەوتون و بوونەتە مرۆڤێکی وەها کە بوونەوەرە بەهەشتیەکان دەخەنەوە بیری ئادەمیزاد تەنانەت بەشێکی زۆریان پێدەچێت گەیشتبنە پلەی فریشتەکان ئێمەمانان بە هەر بارێکدا بڕیار لەسەر ئەوان بدەین لەوانەیە سبەینێ لە حوزوری خوای جیهانیاندا ڕووزار ببین قسەکردنی ئێمە لەسەر ئەوان ڕێک وەک ڕەخنەگرتنی کەسێکە کە خۆی شایەنی دەرگاوانی دادگانیە لە کەسانێک کە هێندە ئاستیان بەرزە تەنانەت تەنازول بۆ پلەی دادوەری دادگاکەش ناکەن ئای چەند شتێکی شەرمهێن و خەجاڵەتکەرە بەرمەبنای ئەمە
ئێمە لە مەودووە هەم دەم و هەم دڵیشمان دەپارێزین و بە هەستێکی قۆڵی ڕێزەوە بەرامبەر هەمویان دەست لەسەر سینە دەوەستین و ئومێدی ئەوە دەکەین کە بە دەرگاوانی خۆیان قبوڵمان بکەن.